لدرجه کار و چالاکیەکانمان داوەکو ناوەندی وەرشلەوانی سیدەکان هەڵساین بکردنەوە خولێکی تۆپی بالە بۆ تیپەکانی سنووری قەزای سیدەکان لەم خولەدا 8 تیپ تێدا بەشدار بوون ڕۆژانە یاریەکان لێرە لەم یاریگا بەڕێوە دەچن تا ئێستا لە ڕووی کێشە گرفتەوە هیچ گرفتێک نەبووە یاریەکان بە شێوەی دوو دۆڕا و دەرکراوە لە یاریەکەوە تا سقوط فەردی نییە زەوجیە هیچ کێشە و گرفتێکمانە تا ئێستا نهاتە پێش الحەمدولله تیپەکانی سنووری قەزای سیدەکان بەڕاستی زۆربەی تیپەکان ئاستێکی باشیان هەیە سەرڕای ئەوەی کە ئێمە یاریگای پێویستمان نییە یاریگای تۆپی باڵە بەڵام یاریزان و تیپی زۆر باشمان هەیە ئینشەڵا لە مانگەکانی داهاتوودا چالاکیەکانمان بەردەوام بێ خولی زۆرا و زۆرەکەینەوە ئێمە لە مانگەکانی ڕابردوودا خولی زۆرا و زۆرمان هەبووە خولی درومانیمان هەبووە خولی سەرتاشیمان هەبووە خولی زۆرا و زۆر هەبووە لە ناوەندەکەمان بەڵام وەرزەکەەوە ئێستا کە لەبەرەوەی سیدەکان زۆر وەرزیتە مەسەلەن هەنەک وەرزی تێدا ناتوانین وەرزتێدا بکەن لەبەرەوەی کەشوهەواکە گونجاو نیە ئێمە زیاتر لەو مانگانەی کە کەشوهەواکە گونجاوە زیاتر خولی وەرزشیەکەینەوە Tamam.